بە ئامادەبوونی برای بەڕێزم کاگازا سەرۆکی ئەنجومەن لەگەڵ کۆمەڵە کەساتی و خەمخۆر و ڕۆشنبیر و بە پەرۆش شارەکە بە ئامادەبوونی ببەشێک لێپرساوی فەرمانگەکان بە تایبەتی فەرمانگەی ئاو و سەرۆکاتی شارەوانی بەشێک لە لێپرساوی فەرمانگەکانی تر کۆبوونەوە دوای گفتوگۆیەک و نزیک بە 3 سەعات دانیشتن سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانیان گەیشتینە چەند خاڵێک کە ڕێی هەر هەموو دانیشتوانی خەڵکی چەمچەماڵ و شۆڕژ و تەشیە و ئاغجەلەر و هەفتە گوون یەکەم داواکاریمان ئەوەیە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە نووسراوی ژمارە 4609 کە نووسراوی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە لە 24/5/2021 بەرزکراوەتەوە بۆ دیوان کە باز لە چارەسەرکردنی کێشەی ئاوی چەمچەماڵ دەکات. لێرەوە بە ناوی خەڵکی چەمچەماڵ داوا دەکەین ئەم نووسراوەمان بۆ جێبەجێ بکەن و بە زووترین کات وەڵامی نووسراوەکەی وەزارەتی شارەوانی گشت و گوزار بدرێتەوە کە لەسەر بناغەی نووسراوی بەڕێز سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هاتوتە پێش. خاڵی دووەممان ئەوە بوو کە لێرەوە داوا لە وەزارەتی سامانە سروشتەکان بکەین بە زووترین کات ئەو حەقە و ئیستحقاقی کە پترۆ دۆلار بوو لە قەزای چەمچەماڵ لە دەی نوێی 2010ەوە سنتێک نەخراوەتە ناو حیسابەکە و کۆمەڵێک ڕەسیدمان لە وەزارەتی سامانە سروشتەکان لەلایەن کۆمپانیاکانی سنوورەکە هەیە بۆمان یەکلا بکەنەوە بخرێتە سەرسندوق بۆی کۆمەڵێک پرۆژە بێتە بواری جێبەجێکردن و قەرزی ئەو کۆمپانیانش بدرێتەوە کە بواری کارەبا و ئاو ڕێگاوبانیان لە سنوورەکە کردووە و ئێمە ڕێککەوتی هەمومان ئەم کۆبوونەوانە بەردەوام بێت و کۆمەڵێک ڕێگای قانونی یاسایی شارستانی مەدەنی بگرینە بەر بۆ ئەوەی پرۆژەی ئاوی گۆپتەپا لە چەمچەماڵە جێبەجێ بێت و هەموو داواکاریەکانی ئازیزانمە خۆشەویستانمان لەم گروپە خستە لیستێکەوە ڕێزبەندیمان کرد لە ڕێگەی بەڕێز پارێزگای سلێمانی و بەرز دەکەینەوە بۆ وەزارەتە پەیوەندیارەکان وەزارەتی پلاندانان کە پرۆژەی گۆپتەپەی کردوتە ڕێزبەندی یەکەم لە پرۆژە استراتیژیەکان. جارێک تر بە ناوی خۆی بەخشندەوە میهرەبان زۆر سپاس بۆ برای بەڕێز و خۆشەویستم کاک حاکمڕۆن قایمقامی قەزای چەمچەماڵ. دیارە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ لەسەر داوا و پێشنیازی کۆمەڵێک لە خەمخۆران و دڵسۆزانی سنووری قەزای چەمچەماڵ بووە لە دیوانی قایمقامێتی قەزای چەمچەماڵ ئەم کۆبوونەوەی ئەنجام درراوە تایبەت بوو بە چارەسەرکردنی کێشەی گرفتی کەم ئاوی کە ئەم کێشەیەکی تازە نییەوە کێشەیەک نییە کە بۆ یەکەم جار ئێمە باسیکەین. دیارە لە دروستبوونی یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم کێشەیە بەردەوامە تا دوا کابینە کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە. من بە ناوی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە بە ناوی ئیدارەی چەمچەماڵ و هەموو خەمخۆران و دڵسۆزانی قەزای چەمچەماڵەوە هیوادارین ئەمە دوا کۆنگرەی ڕۆژنامەوانی بێ بۆ داخوازی و داواکاری هیوادارین ئەمە کۆتا داواکاریمان بێ بۆ بەدەستهێنانی یا دەستپێکردنی پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ. مەرج نییە کە ئێمە دەزانین بودجەیەکی زۆری دەوێت بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا پێشنیازی دەکەین ئەڵێن قۆناغی یەکەمی پرۆژەکە چەندی پێویستە تەنها دەست پێ بکات وەم پرۆژەیە ڕەنگە لە بە ساڵێک و 2 ساڵ تەواو نەبێ هیوادارین پارەکەی بۆ تەرخان بکرێ بەڵام ئەوەی کە پێویستە و ئانیە بۆ قۆناغی یەکەم ینی پارەکەی بۆ دابین بکرێ بۆی قۆناغی یەکەم دەست پێ بکات بۆ خۆتان دەزانن جاری یەکەم نییە بڵاوی دەکەینەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان. ژمارەیەکی زۆر لە کۆمپانیەکانی ناوخۆ و بیانی سەردانی قەزای چەمچەماڵ و ئەنجومەنی پارێزگا و پارێزگای سلێمانی و ڕەنگە ئەنجومەنی وەزیران و بەشێک لە وەزارەتەکانیشیان کردووە. کۆمەڵێ پێشنیازیان هەیە تەنانەت کۆمپانیەکان کۆمپانیا هەیە دەوێت بە قەرز بیکا بەڵام داوای زمانێکی ئەنجومەنی وەزیرانەکە ڕەنگە بۆ ماوەی 10 ساڵ بێ زمانێکی بداتێ ئامادەیە بۆ ئەوەی کە پرۆژەکە جێبەجێ بکە و ڕەنگە بەشێکیان هەندێک داخوازی و داواکاریەکانیان بە شێوازێکی تر بێ بۆ جێبەجێکردنی پرۆژەکە. هیوادارین ئەم جارە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی بێتە سەرهێڵ بۆی بتوانێت پرۆژەی ئاوی خواردنەوەی گۆپتەپە چەمچەماڵ بۆ دانیشتوانی سنووری قەزای چەمچەماڵ دابین کە ژمارەی دانیشتوانی زیاتر لە 180,000 نفوسە واتە 180,000 کەس داواکاری هەیە بۆ ڕاکێشانی ئاوی گۆپتەپە چەمچەماڵ و پێشمایان ناکرێ حکوومەتی هەرێمی کوردستان داخوازی و داواکاری 180,000 نفوسی سنووری قەزای چەمچەماڵ کە پایتەختی شەهیدان وەرفالکراوانە ینی بەهەند وەرنەگرێ. هیوادارین جارێکی ترڵین هیوادارین و داخوازین داواکارین
بە ناوی خەمخۆران و دڵسۆزان و هەموو دانیشتوان و ئیداری قەزای چەمچەماڵەوە کە ئەم پرۆژەیە وەکو مژدەیەکی خۆش لە کاتێکی نزیکا بدرێ بە دانیشتوانی قەزای چەمچەماڵ بۆ ئەوەی کەوا ئەم قەزایە و دانیشتوانەکەی دەرباز بێت لەو بێئاویەکەیەتی لە ڕابردووە لە شەڕی داعش و پێش شەڕی داعشە چەندین جار پێشمەرگە قارەمانەکانی بە تایبەتی سنووری قەزای چەمچەماڵ لە بەرەکانی شەڕەوە دوای ئەو هەموو تەپ و تۆز و باروتەی چوو بۆ قورگ و گیانیەوە کاتبوو ئاو نەبوو خۆی بشوە تا ئێستا بەردەوامە هیواداری نەمە کۆتایی نەهامەتەکانی ئاوی قەزای چەمچەماڵ بێ و من سپاس بۆ هەموو لایەک و لێژرێشەوە سپاس و دەستخۆشی ئەنجومەنی وەزیرانەکەین کە ئەو مژدەیە بدا بە دانیشتوانی قەزای چەمچەماڵ. بەڵێ زۆر سپاس بۆ هەموو لایە دیارە ئێمە ئەمڕۆ و خەمخۆرانی قەزای چەمچەماڵ کە کۆمەڵێ بەڕێز هەستاین بە نوێنەرایەتی دانیشتوانی قەزای چەمچەماڵ و شۆڕش هانامان بۆ بەرپرسی ئیدارەی شار و بەڕێز کاگازات سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هێناوە کە چیتر لەوە زیاتر لە تەحەملمانە نەما کێشەی بێئاوی تەواو تەنگی پێ هەڵچنوین و ژیانی 800,000 کەسی ئەم سنوورە و قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش لە مەترسیدایە چەندین ساڵا بەم کێشەیە دەناڵێنین. ئێمە دوای 3 سعات گفتوگۆ و قسەکردن لەگەڵ ئەم بەڕێزانە کە بەڵێنیان پێداوین کە لەگەڵ سەروی خۆیان لەگەڵ ئەنجومەنی وەزیران کە لەسەر ئەم بابەتە بە جدی قسە بکەن بۆی کێشەی بێئاوی قەزای چەمچەماڵ و شۆڕش چارەسەر بکرێ و بە پێچەوانەوە ئێمە هیوادارین بە زووترین کات ئەم کێشەیە چارەسەر بکرێ. ئەگەر وەڵامێکی ئەرێنیمان نەبێت و چارەسەر نەکرێ و ناچارین هەڵوێستی ترمان هەبێ و خەڵکی ئەم سنوورە زۆر بێزارە زۆر بێتاقەتە لە کێشەی بێئاوی هیوادارین بە زووترین کات ئەم کێشەمان بۆ چارەسەر بکرێ لەبەر ئەوەی ئێمە ئەزانین کە حکوومەتی هەرێم لە توانایدا هەیە ئەم پرۆژەی جێبەجێ بکە کە پرۆژەی ئاوی چەمچەماڵ گۆبتەپەیە وەکو دەبینین لە شارەکانی سلێمانی و هەولێر سەدان پرۆژە جێبەجێ دەکرێت لەوانە پرۆژەی 100 مەتری جادەی سلێمانی پرۆژەکانی ترکە لە هەولێر ئەکرێ بەڕاستی چیتر ناکرێت لەوە زیاتر ئەم سنوورە پەراوێز بخرێت و کەمتەرخەمی بەرامبەر بکرێ کە بە پایتەختی شەهید و ئەنفال ناسراوە کە ئەکسەرێتی ئەم سنوورە خەڵکی کەسوکاری شەهید و ئەنفالە بەڕاستی لەوە زیاتر ناکرێت غەدرمان لێ بکرێ بۆیە هیوادارین بە زووترین کات کێشەکەمان چارەسەر بکرێ حکوومەت بە حکوومەتی خۆمان دەزانین پاڵپشتی دەبین بەڵام ئەگەر پەراوێز بخرین و لەوە زیاتر بچەوسینەوە من بەبێت و دڵی پێتان ئەڵێم فشاری جەماوەری و خۆپشاندان لەم سنوورە دروست ئەبێت لەگەڵ ڕێزم.